هەلێکی زێڕین بۆ ئەوانی دەیانەوێت ببن بە خاوەنی یەکەیەک لە پرۆژەی شاری دایک. لە دەرفەتێکی ناوازەدا دەستمان کرد بە فرۆشتنی باڵەخانەی ئەی11 کە دەکەوێتە بەرزترین و دڵگیرترین شوێن کە دەڕوانێت بە سەردیمەنی جوانی شاری سلێمانی و شاخی گۆیژە. باڵەخانەکە پێک دێت لە 26 نهۆم بەڕووبەرەکانی 148 مەتر دووجا، 156 مەتر دووجا، 188 مەتر دووجا و 232 مەتر دووجا کە 4 نهۆمی سەرەتایی دابین کراوە بۆ پارکینگی ئۆتۆمبیلەکانتان. باڵەخانەکە بە بەرزترین کوالیتی کەرەستەی بیناسازی دروست کراوە کە سیستەمی ئاگرکوژاندنەوە و سیستەمی پارێزگاری لە بوومەلەرزە تێیدا بەکار هاتووە. تایبەتمەندیەکانی ئەم باڵەخانەیە بریتین لە دانانی سیستەمی سارد و گەرمی مرکزی، هەروەها سیستەمی شۆڤاژ و غازی مرکزی تێدایە. ئەرزەکەی بە تەختە ڕووپۆش کراوە، سەقفی کونافە و بوونی گەرمای تورکی لە ناو شوقەکاندا دەستەبەر کراوە بۆ تۆی کڕیار. لە ئێستادا بەشێکی زۆری باڵەخانەکە دروست کراوە و کارکردن تێیدا بەردەوامە. پەلە بکە و سەردانمان بکەن تا ببن بە خاوەنی یەکێک لە ناوازەترین شوێنی شاردا بە پێشەکیەکی گونجاو و قستی درێژخایەن بۆ ماوەی 6 ساڵ. شاری دایک خەونێکی بەدیهێنراو.